هۆڵەکانی وەرزشکردن و مەلەوانگەکانی شاری هەولێر لە ئێستادا بەداخراوی دەبیندرێن. لە 5 مانگی ڕابردوو تەنها 18 ڕۆژ هۆڵەوەشەکان کراوە بوونە. ئەمەش گلەی و ڕەخنەی زۆری خاوەن هۆڵەکانی بەدوای خۆیدا هێناوە، چونکە زۆربەی خاوەن هۆڵەکان کرێی بینا و فەرمانبەر و پێداویستەکانیان لەسەرە. بۆی زەرمەندونی خاوەن هۆڵەکان چونکە ئێمە هەمووان زۆربەمان کرێمان لەسەرە، یعنی خاوەن هۆڵەکان زەرمەندی یەکەم هەروە یاریزانان و ئەو کەسانی باری تەندروستیان نازیگیرە و هەروە وەرزش وەکو سەرچاوی دووەمی نەخۆشی دانراوە. وەکو سەرچاوی دووەمی نەخۆشی دانراوە کە دکتۆرەکان بە ڕێنمای دەدەنە خەڵکی، هەروەها ئەو کەسانی وەرزش دەکەن تەندروستیان باشترە، مەناعەیان بەقوترە. هەروە یاریزانەکان زەرمەندی یەکەم چونکە ئەو توانای جەستەیی کە پێشتر هەیان بوو کە ڕۆژانە تەمرینیان دەکرد، ئەو تەمرینیان یعنی نەماوە کە توانای جەستەییان کەم بۆتەوە. هەروە مودەی زۆریان دێت تاکو بگەڕێنەوە بۆ پاڵاوانتیەکان. هەروەها ئەو کەسانی کە کێشی لەشان زۆرە کە بۆ ماوەی 5 مانگ 6 مانگە لە هۆڵەکان دابراون، ئێستا زەرمەندی یەکەم ئەوان کە پاری تەندروستیان لەگەڵ ئەو کێش زیادکردن دەچێت. هەروە ئەمە هۆکاریش یعنی ئەو کەسانی کە تووشی ڤایرۆس کۆڕۆنا بن کە وەزنێکی زیادیان هەیە زۆر بە زەحمەت چا دەبنەوە، دەبێتە بارگرانیەک بەسەریانەوە. ڕاهێنەرانی هۆڵەکانی وەرزشکردن ئەو کەسانی کە سەردانیان دەکەن بە زەرمەندی یەکەم دەزانن، پێیان وایە دابڕان لەو وەرشە دەبێتە هۆی چەندین کێشەی تەندروستی بۆیان. وەڵاهی لەوەتیکەوە 5 مانگە هۆڵەکان داخراوە، یعنی یاریزانێکی زۆر تووشی کێشە بووینە، هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەییەوە. ئەو یاریزانانە هەیە کێشیان زۆرە، مەسەڵەن 135 کیلۆیە، یعنی لەو مودەیەکەن 5 مانگ زۆرە لە بۆەوەی کە تەمرین نەکە، یعنی لەوانەیە ئێستا زۆر زیاتر بکێشی. کێشش بەس ئەوە نیە کە چاوری بن پێستە زیادکە، چاوری ناوخینیش زیاد دەکات کە ئەو کۆرستۆلە کە کێشەش زۆر دروست دەکات. یاریزانەیە کە زەعیفە، ئەویش کێشەیە لە خۆیەوە، ینی کە وەزنی کەمە، ئەوەش وەکو بڵێ لە ڕووی ڕاضە و نەخۆشیەکە کە دەبێت کێشی بەسەر بێخی، ئەوانیش باماشەوە ئاستیان دابەزیوە. لە زۆربەی وڵاتەکان لە ئەوروپا و لە ئەمریکاش ینی هۆڵەکان کراوەیە، حتا لە بەغدایەش ینی نزیکتران دووریش مەڕۆ لە سلێمانی لە دهۆ قاعەکان کراوەیە، بەس لە هەولێر نەبێ، ینی نازانم بۆ لە هەولێر داخراوە، ینی تا کاتێک سنووری سۆرانیش کە سەر بە هەولێرە کراوە بوو، بەس ناو سنتەری شاری هەولێر داخراوە. ینی ئەوە طبعا ئەو کەسانێک کە مەسەلەن نەخۆشی سوکەریانە کۆرستۆلی خۆی نەدادەبەزێ ئەو کاتێک کە ڕاضە دەکەن، ئێستاش لە ماڵەوە کەتەوە ینی زیاتر تووشی کێشە دەبن، هەم لە ڕووی خواردنەوە، ینی ڕۆژانێک ئەو خواردنێک کە دەخۆ ناتوانێت بیسووتێنێ، ئەوە کێشەی گەورەیە لە بۆوان. هۆڵە وەرزشیەکان و مەلەوانگەکان لە سەرەتای مانگی ئازارەوە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا داخران. لە ناوەڕاستی مانگی 6 بۆ ماوەی 2 هەفتە کراوە بوون، دواتر جارێکی دیکە داخرانەوە و دیاریش نییە تاوەکو کەی بە داخراوی دەمێننەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.